تونێڵی هەیبە سوڵتان کە وەکو قۆناغی پێنجەمی ڕێگای هەولێرکۆیە لای ئێمە ئەژمار دەکرێت تەواوکەری چوار قۆناغەکەی تری ڕێگاکەیە کۆمپانیای استراتۆسی ئێرانی کارەکەی بۆ دەرچوو بوو لە نهایەتی 2013 پرۆژەکە چووە بواری جێبەجێکردن و حالەکردن بۆ ئەو کات تەمان بە گوژمەی 106 ملیار دیناری عراقی و ئەم ڕێگایە ئەم تونێڵ ئەو قۆناغی پێنجەم با بڵێن 2 کیلۆمەتر نیوی تەنها تونێڵەکەیە 2 کیلۆمەتریشی ڕێگاکەیە پرۆژەکە چوە بواری جێبەجێکردن ئەو کاتی کە نهایەتی 2013 تا بیدایەتی 2014 نزبەی 16 چوە پێش هەچەندە هەندێک کێشە و بربەست هاتنە پێشەوە بۆ ئەو کات تووشی ئەو قەیرانە دارایی بوون کۆمپانیاکە نەیتوانی کە بەو شێوەی ئێستا بەردەوام بێ و ئێمەش بەڕاستی تاکو ئێستا نەمانتوانیا پارەی کاش بۆ ئەو کۆمپانیانە دابین بکەین کە ئەو ڕقەمە گەورانن و ڕقەمی بچووک نینە و حکوومەت هێرەمیش لە کاتی ئێستادا ڕەنگە نەتوانی هیچ پارێک بۆ ئەم پرۆژە مەزنانە دابین بکات من پێم وابی لە کاتی ئێستادا هیچ بەرچاوڕوونیەک نییە بۆ دەست بەکاربوونەوەیان